پێشمەرگە چاودێری جموجوڵەکانی تیرۆرستانی داعش دەکات لە باکووری ناحەی گوڵاڵە و باشووری ناحەی کوڵەجۆ. لە 2 هەفتەی سەرەتای ساڵی نوێدا تیرۆرستانی داعش لە سنووری ناحەی گوڵاڵە 5 پەلاماری تیرۆریستیان بۆ سەر هێزە ئەمنی و سەربازەکانی عێراق ئەنجام داوە و بەو هۆیشەوە 18 کارمەند و سەربازی عێراقی بوونەتە قوربانی. پەلاماری خەڵک ئەدا لە ئەولا لەوەلا لە بەرەبێنی پێشمەرگە و بجێشی عێراقی شوێنێکی چۆڵە ئەتوانێت هەموو شتێکی تاکە بە ئارەزووی خۆی. ئەم پەیامەشی کە پێەیە بڵێ داعش زیندووە ماوە هیچی بەسەر نەهاتووە. بۆیە لەو بیناتا ئێمە و جێشی هێزی پێشمەرگە و جێشی عێراقی هەمەگیکەن لە بینێکە داعش لەو بینی خۆی بە ئارەزی خۆی شکاری خۆیەکە. پێشمەرگە و ئاسایشی گەرمیان خاڵەکانی چاودێریان هاوتەماسا لەگەڵ ئەو ناوچانەی کە پەلامارەکانی تیرۆرستانی داعشی لێ ئەنجامە درێت هەر بۆیە ڕێوشوێنی توندیان گرتووەتە بەر. هێڵێکی تەماسمان هەیە لەگەڵ جێشی عێراقیە لەم سنوورە چەکدارەکانی داعش جموجوڵەکانیان لە ناو باخەکان و دەشتی شێخباو و ئەوانە بە بەردەوامی هەیە لە چوارچێوەی چەند مەفرەزەیەکی بچووکی کەمە. ئێمە شۆک و هێزەکانی پێشمەرگە سەنگەری بەرگریمان لێداوە بەرامبەر بەو شوێنانەی کە مەترسی لەسەرا. پێشمەرگە دەڵێت ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆمان پاراستووە و خاڵەکانی چاودێریشمان زیاتر کردووە و پشت بە هیچ هێزێکی عێراقی نابەستین بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش. دوایین پەلاماری تیرۆرستانی داعش ئەنجامدانی دوو کردەوەی تیرۆرستی بوو کە شەوی ڕابردوو کردیانە سەر پردی حەلوان لە باشووری قەزای خانەقین و بنکەیەکی پۆلیس لە گەڕەکی شەهیدانی گوڵاڵە. بەو هۆیشەوە 3 سەرباز و کارمەندی پۆلیس کوژران و 5 تریش بریندار بوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کوڵەجۆ.